بینەرانی کوردستان تیڤی ئەم کاتەوە و کاتێکتان لە خۆشی شای داوێت و خۆشحاڵم لەگەڵ هاوکارم دینە. 16مین ئەڵقەی گەورەترین پرۆگرامی پێشبڕکێ دەنگخۆشی کوردستان ستارتان پێشکەش دەکەم. بەڵێ بینەرانی کوردستان تیڤی هاتینەوەلاتان ئەم شەویش میوانی ماڵەکانتانین بەرەبەرا دەرباز دوورەکەوینەوە لەوەی کە میوانی ماڵەکانتان بین و ئەم تیڤیا ماڵی خۆتانە و هەروەها ئەم پرۆگرامی ئێوەیە ئێمە لێرە میوانین تا کۆتا ئەڵقەکان لێرە میوانی ئێوە ئەبین و دواتر بەجێی دێڵین تا مەوسمێکی تر سیزنێکی تر یێنەوەلاتان. هیوادارم ئەم شەویش بتوانین چەند دەنگێکی خۆش بێنینە سەرشانۆ و باشترین پێشکەش بکەن و خۆیان بگەیەنە ئەو ڕادەیە کە لێژنا لە منافسەی ئەخیرە لە پێشبڕکەی ئەخیرە بۆ دەنگیان جۆش و خرۆشی تێکەوێ و ببێتە گفتوگۆی گەرمی لێژنا. بێگومان ئەم شەوی 16مین ئەڵقەیە و لە قۆناغی کۆتایی زۆر نزیکین و خەریکین دو ئەڵقەکان پێشکەشەکەین. هیوادارم بتوانین دەرباز ئەوانەی لەگەڵمان ماون ئەو دەنگە خۆشانە هەر بمێننەوە. لای من حەزەکەم بمێنەوەی تر نازامەوە لای لێژ نامێنێت. بێگومان سپاس دینە. وەکو دینا باسی کردبینەران ئەمڕۆ چەند بەهرەمەندێکی دیکە دێنە سەر ئەم شانۆیە بەرهەمەکانیان پێشکەش دەکەن و لە لای لیژنەی بەڕێزەوە باشترینەکان بۆ قۆناغی داهاتوو هەڵدەبژێردێت. بۆ چوونی لیژنە وەردەگرم دینا و لە مامۆستاڵکە و زاهیرەوە دەست پێ دەکەم. سڵاو دەرباز، سڵاو دینا، سڵاو بۆ بینەرانی خۆشەویستی کوردستان ستار. هیوادارم بتوانین لە قۆناغی 4 و هەڵقەی 16مین ئێمە بەرەو کۆتایی دەچین. تەنها 4 ئەڵقەمان دەمێنێت کە پێشکەشی بینەرانی خۆشەویستی بکەین کە بتوانین باشترینەکانی کە ئەمڕۆ هەمویان پێی گەشتون دەتوانم بڵێن باشترینن ئەو 12 کەسەی کە ماون تێیاندا 4 کەس دەچنە فیناڵ و کۆتایی بەرنامەکە بەرەو کۆتایی دەڕوا. هیوادارم ئەوەی کە لە لای خەڵک دەنگ خۆشترینە بخۆیان دەنگی پێ بدەن و هەڵی بژێرن بە سوپەرستاری 2021 کوردستان. ئەوەی لەسەر ئێمە هەتا کۆتایی فێناڵ ئیشی خۆمان دەکەین بە هاوکاری هەموو برادرانی لێجنە مامۆستا عەبدولقەهار و مامۆستا میکایل و دکتۆرە بەڵقیس و هونەرمەند میرا. کۆتاییش دەمێنێتەوە بۆ جمهوری خۆشەویست. ئەوەی کە گەشتۆتە ئەم مەرحەلەیە هەمووی سەرکەوتووە بەدەستهێنانی نازناوەکەش تەنها یەک کەس دەبێت. سروشتی بەرنامەکەوایە زۆر سپاس. سپاس مامۆستا. لامان کاتە خەبەرێکی ناخۆشەکەی کە دەتوانێت سەرکەوێ دواتر سروشتی بەرنامە وایەک وەک مامۆستا هەڵکەوت ئاماژەی پێدا دێمە لای مامۆستا میکایل. مامۆستا میکایل ئەمڕۆ تاخیر بووی هەمومانت تاخیر کرد لۆ سڵاو بۆ ئێوە وڵی بەداخەوە ئیتر خودای من لێرە نیم دوو نیشەنی و شێ گەیشتمەوە بۆ جل و لاقێکی قوڵەترە لە ویدیکە وی چاکە لایەکم لە لایەکی گەورەترە ئەوانە بوون هۆی وەی کە ئەوە درەنجە کەوتم ئەو جارە هونەریش ئەوڕۆ لطفی کردووە زەحمەتی کێشاوە. مامۆستا میکایل یەک دوو هاوڕێم دەیانگوت مامۆستا میکایل ڕۆژ بە ڕۆژ گەنجتر دەردەکەوێت ڕۆژ بە ڕۆژ جوانترە. ئەخەونێ عەرزە دەکەم دەڵام ئەوە ئۆرگیناڵەکە نییە ئەوە هونەر لطفی کردووە ئەو ڕۆهاتۆ 2 سەعات خەریکی من بووە بۆەوەی کە بەکاریوی ناشە زۆری لێ مەمنونم سپاسی دەکەم. زۆر سپاسێکی بەخێر بێتەوە مامۆستا گیان هونەر زۆر باشە. ئێستا دینا لە باکستیجەوە بەشدار بووان با سترێسێکی زۆرەوە سەیری ئەمە دەکەن پاشکەمێکی دیکە یەکەم بەشدار بوو دێتە سەرشانۆ بەرهەمی خۆی پێشکەش دەکات و لە دوای هونەرمەند میکایلەوە دەچمە لای مامۆستا عەبدولقادر زاخۆی. مامۆستا بەخێر بێەوە سڵاوت لێ بێت. گەلێک مەمنون گەلێک ساغ بن دەنگێ بێت بێت وە ماچی دکەن سڵاو بووە و سڵاو بۆ هەمی کەسێن کە حاضر و ئامادەت ستودیێڤە موزیک ژێنا و مامۆستایەتمە و مێهێوانە و کامێرەڤانە و حتا دەرهێنەری شابێت هەمیە ماچی دکەن هێوی دەرن ئەڤروکە ئەم سەرکەتی بن وی بەرنامەیشدا چونکی قۆناغەکە گەلێکە زەحمەتە بەڕاستی. سپاس مامۆستا. زۆر سپاس مامۆستا عەبدولقەهار. ئەچمە لای دکتۆرە بەڵقیس. دکتۆرە چۆنی دکتۆرە ئەمڕۆ بەمجی لە سەوز و نازداری و تەرتیبات و یعنی جوان دەرهاتوومە جوان دەرهاتی ئەوڕۆ حەقی ئەوەیە لە پشتی توش دەم دکتۆرە بەڕێتکەین هەرچی لە ڕێ دەمبینی دەڵێ بۆ لە پشتت دەن بۆ شەقێکی لە پشت دەدینە بۆ هەمووە دەڵێن لە ڕێ هەموو دەمگرن بۆ لە پشتت دەن
کەس ناوێ مێردی بکەم داخی دەیانەوێ دانیشم بەخدایم دەیانەوێ دانیشم ئەمن ئەوڕۆ زۆر یعنی دڵم خۆشە ئەوانی وەسەر کەوتون هەتا ئێستا یعنی زۆر گەشتنە مەرحەلەکی زۆر باش بەڵێ یعنی کەس قەهری نەخوای بمینێوی بڕوە یعنی گەشتە مەرحەلەکی ئەمە 30 ساڵ 50 ساڵ گۆرانی دەڵێن ناگەینە چ ئێستا بەرەها هەمەوە بەرەبەرەوە دەچینە سەرەوە ئەمن زۆر سوپاسی کوردستان تیڤی دەکەم ئەو بەرنامە جوانەی دادەنێ ئەو عالەمە حەزەکە تماشە بکە پیچەک دڵی بکرێتەوە تماشای هوەری مە بکەن بزانن چەند کەس دەنجی خۆشە کوردستان هەموو دەنگیان خۆشە باوەڕ بکە زۆر سپاس دەکەم بۆ هەموو لایەک سپاس دکتۆرە دەچمە لای هونەرمەند میرە چۆنی هێوادارم مێش باش بن سڵاو لە تۆ کاک دەرباس و لە دیناخان هێوادارم زۆر باش بن سپاسانەکەم زۆر خۆشحاڵم ئەمڕۆ لەگەڵ مامۆسایانی ئازیز لە مەڵقەی ئەمڕۆ کە هێوادارین بتوانین بە شێوازێکی زۆر باش بڕیار لەسەر ئەو بدەین کە لەبەرەوە یەک کاتەنها دەنگێک سەرەکەوێت و داواکارم لەو بەشداربوانەی کە ئەمڕۆ بەشدارن ئەو سێ بەشدار بووە کە بتوانن باش گۆرانی بڵێن لەبەرەوەی بە حەقت قۆناغێکی سەختە بۆ ئێمە و بۆ بەشداربوانیش هیوادارم بتوانن خۆیان باش ئامادەکردبێت و سپاس دووبارە بۆ ئێمە زۆر سپاس ئەمەوێ تەنها ئەوە بڵێم ئەمڕۆ ستۆدیۆ گەرمە فڕە لە کوڕ و کچی جوان یەک چەپڵە بۆ خۆتان لێن یاخوا بەخێر بێن سەرچاو بەخێر بێن سەرچاوان باشە دەچینە لای یەکەم بەشدار بوو بەڵام بەر لەوە دینە دەبێت زۆر زۆر سپاسی سپۆنسەرەکان بکەین پێش سپۆنسەرەکانە چەند بەپەلەیە بۆ ئیشی خۆی چەند بەپەلێ بەرلەوە ئەچمە لای گروپی میوزیک ئەمڕۆژ گروپی میوزیک بە سەرپەرشتی دەرباس مامۆستا سەید ئەحمەد ڕواندزی لەگەڵمان ئەمێننەوە و دەستی یەکەیەکەتان ئەگوشم چاوتان ماچەکەم ماندوو نەبن بە ئێوە جوانین ئەمرۆکەتان درێژبی بەڵێ زۆر سپاس بۆ گروپی میوزیک کە بەردەوام لەگەڵمان هەروها زۆر سپاسی ئەو کۆمپانیایان ناکەین کە پشتگیری و سپۆنسەری کوردستان ستاریان کردووە بەبێ ئەوان دینایەمان نەمانەتوانین بگەینە ئەم ڕۆژە ئەو هەموو بەشدار بۆ جوانە دەنگ خۆشە بەهرەمەندە نەیانەتوانی تواناکانی خۆیان پیشان بدەن زۆر سپاس بۆ سپۆنسەرەکانمان گوندی ئارام هوتێل هەولێری نێودەوڵەتی ناسراو بە شیراتۆن سەرپل VIP تاتلیسەس گروپ تایر کلاس حاجی بەزاس پێشانگای حەمرین سۆران کلاس هەروەها بزنس کلاس زۆر سپاس ئەچمە لای بەشێکی تر لە سپۆنسەرەکانمان سپاسیانەکەین لە کۆتاییە لالاف گروپ زێبرانۆ کۆچ تراڤڵ هۆتێل کانیۆن جاسمین بیوتی سنتەر جوێل ساڵۆن جوێل و مەجد شکرن سۆڤیا سنتەر HL دیزاین ڤاناس مۆدا زۆر سپاس جارێکی دیکە سپاس بۆ سپۆنسەرەکانمان دینە ئێستا با بچینە لای یەکەم بەشدار بوو هەموو بە جۆش و خرۆشن یەکەم بەشدار بوو چێ دینا پێمان بڵێن یەکەم بەشدار بوو فەرهاد عادل لە ئامێدی فەرهاد بە دەنگە هاگرینەکە ناسراوە وەک خۆتان نەزانن پڕێزان فەرهادێکێکە لەو دەنگە باشانەی کە توانوێتی خۆی بگەێنێتە ئەمڕۆ فەرهاد عادل لە ئامێدیەوە بە گۆرانی کانی عشقی حەسەن شەریف هونەرمەند حەسەن شەریف لەگەڵمانە بێ زۆر باشە دەچینە لای ژیلە لە باکستێجە ژیلە سڵاوت لێبێ دەم کاتت باش جوان خۆت گۆڕیوە جلێکی جوانت لەبەر کردووە سڵاو لێبێ ژیلا زۆر جوانی ئەمڕۆ پێمان بڵێ فەرهاد چۆن خۆی ئامادە کردووە و بۆمانی بنێرە سەرشانۆ بەڵێ پێش هەموو شتێک ئێواری ئێوە ئامادەبوانی ستۆدیۆ و بینەرانی کوردستان تیڤ کوردستان ستاریش باش زۆڕاتان ناگرم چونکە ئەمە گوێم لە دەنگی فەرهاد بێ باشە بۆ بزەم کەتنێکمان نایەوە لێرە بەس کێشەنیە فەرهاد چۆنی؟ باشم گەلێک سپاس گوێم لەبوو ئێستا و من سترێس نیم بەس دەستم سارە ئەرەوڵە نزانم جەو ئەو بزەم تازیە ئەمڕۆ دنیا زۆر سارە ئەرەوڵە بریکە دنیا سارە بەێ ئەوکەی فەرهاد گۆرانێکی بۆ ئەمڕۆ ئامادەت کردو چییە؟ گۆرانی مامۆستا حەسەن شەریفە گەل پشتی ئەسنامرم بیتیان بشێن شێوەیەکی باش و خزمەت هەم نوێژ بکەین گوێم لە دەنگت بێ و بتبینم چۆن بگەشەیتەوە لەسەر ستێج فەرموو هەر بەشدار بوو یەک دوو بەرهەم پێشکەش دەکات کە سێ بەشدار بوون گەر پشتیتە ئەسنەمرم یارەوە لە شوخ و شەنگی پارەوە
بردان تجوان چاو مامۆستا میکائیل و هونەرمەندی لاو میرە بەیەکەوە دوێتێکمان پێشکەشەکەن. جوانی 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 پاش کەمێکی تر تر اسنمرم بلا قستيل كده برم قربشتي تر اسنمرم بلا قستيل كده برم دا جارك ديل بجهاده عشقا كسين هرگرم دا جارك ديل بجهاده عشقا كسين هرگرم صوتو سودين وريا دلهم الكو بانا شرياي وي صوتو سودين وريا دلهم الكو بانا شرياي شجر ما اشقاق منو اردو اسمان بو مگریان شجر ما اشقاق منو اردو اسمان بو مگریان
هردم یا خور تو سیاره گلک سپاس گلک سپاس فەرهاد یەکێکە لە دەنگە هەرە بەهێزەکانی کوردستان ستار گلک سپاس سەرکەوتوبی ئینشاءالله هەر بەشدار بوو یەک دوو بەرهەم پێشکەش دەکات کە سێ بەشدار بوون و هەروەها چیمان هەیە دەرباس چەند سوپرایزێکیشمان هەیە سوپرایزێکمان بۆیە لەگەڵمان بمێننەوە لێژنا تێبینەکانی خۆی ئەنووسێ داوە لە فەرهادەکەین لە باکسێ چاوەڕێمان کات لەگەڵ هاوڕەکانی دواتر لە دووەم بەرهەم و لە کۆتاییەکە کۆ ئەبنەوە جا دەرەنجامی لێژنە وەرەگرین زۆر سپاس یاخوا هەر بمێنی لە باکستێج دەچینە لای بەشداربووی دووەم دینە ئافرەتێکی دەنگخۆش کچێکی جوان کوردستان کە یەکێکە لە بەشدار بۆ سەرکەوتەکان و تا ئێستا لەم قۆناغەم ماوەتەوە دێتە سەرشانۆ و ئێستا لای ژیلەیە لە باکستێج دینە بەڵێ کوردستان بەدرخان بە بەرهەمێکی هونەرمەندی خوالێ خۆش بوو مەرزیەی فەریقی لە یارەوە لەگەڵمانە ئەم شەو دەرباز ئەچینە خوالێ خۆش بێت ئەچینە لای ژیلە بەر لەوەی بچینە لای درود بۆ گۆڕی هونەرمەندی گەورە مەرزیە فەریقی و ژیلە سڵاوت لێ بێت کوردستان دیار نییە ژیلە لەکوێ شاردوتەوە گیان کوردستان نبینم لەکوێ شاردوتەوە کوردستان تۆزێکی تێفشانتانێم تۆ بەستە باقسەکەم بکەم دەرهێنەرێک سەر ڕۆی باشە ئێوە هەموو بەرنمەیەک سوپاسێکی تایبەتی سپۆنسەرەکانەکەن بەڵامیستم ئەم بەرنمەیەش من سوپاسێکی تایبەتی سپۆنسەرەکان بکەم بە تایبەت ئەوەی کە من زۆر سوودم لەبینی بێ لەم دیەوە زیبرانۆ سوپاسێکی تایبەت کە بەڕاستی ئەم مۆبیلیاتانی بۆ نردوین ئەم قەرەفانی بۆ نردوین کە بەڕاستی دانیشتن لەسەری زۆر مریحە زۆر ئیسراحەتە ئێمەش زۆر دانیشین زۆر چاوەڕین لێرە زیبرانۆمان بۆ تۆ بەجێ ژیلەڵێن ژیلە لە باکستێژ هەر لەسەر زیبرانۆ دانیشێت با سوپاسیان بکات دەرباز خۆ ئەم بینی بە پێ و من لە ئاخر دەقەیە هەڵەسمەری کوردیشی لەبەرایە کە ئێمە دێنەوە سەر بەڵێ ئەوەش ئەویتریانە بەدڵنیایی تۆ دانیش بەڵێ جلی کوردی حاجی بەزاز ئەوەشیان کە من ئەمڕۆ لە بەرمایە سپاسێکی تایبەتیش بۆ ئەو باشە چۆرە لای کوردستان ژیلە ئەوە کوردستانمان دۆزیەوە ئەوە تا شاردبوومەوە چۆنی کوردستان باش باشم تۆ هەتا خەڵک زیاتر بچێتە سەر ستیج سترێسترەبی لەبەرەوە ئەمڕۆ تەنهایە کەسەیە لە پێش تۆ ئیسراحەتی لەگەڵ گۆرانەکەت بەڵێ چاوەڕێ ئەوەی کە زۆر باش بیت هیوادارم منیش هیوادارم فەرموو بڕۆ سەر ستیج
سەرەتا دەمێت جوانترین گوڵی کوردستان پێشکەش و بۆ ئارامگای خوالی خۆشببوو هونەرمەندی گەورە ژنە پێشمەرگە هونەرمەند مەرزێ فەرێقی کە هاوکاری تەمەنی ژیانی هونەری من بووە سەری ڕێز و نەوازش بۆ گوڵکۆی ئەو هونەرمەندە گەورەیە دانوێنین و دەڵێم خات و کوردستان ئافەرم زۆر جوان ئەو گۆرانێت وت زۆر بە ئەحساسەوە زۆر بە نەرمی گۆرانی لە لای من دەبێ بەو نەرمێ جوانێ بووترێ سپاس زۆر سپاس مامۆستا جارێکی دیکە دینە درود و سڵاو بۆ هونەرمەندی گەورە مەرزیە فەریقی دەنێرین دەم خۆش کوردستان تۆش لەگەڵ هاوڕەکانت لە باکستێج بمێنەرەوە تا کۆتایی و ئەو کاتە گوێ لە بۆ چوونی لیژنە دەگرین هەڵەیە کوردستانە بینینەوە لە بەرهەمێکی ترا زۆر باشە دینا دەچینە لای بەشداربێکی دیکە عەدنان تەیموور لە شاریوانی باکووری کوردستانەوە بەشداری کردووە بە گۆرانی تەئەسێلامی هونەرمەندی نەمر تەحسین تەها دێتە سەرشانۆ ئەدبینین ژیلا سڵاو لێبێ دووبارە بزانین عەدنان چۆن خۆی ئامادە کردووە لەگەڵەوەیشا عەدنان باری تەندروستی باش نەبوو وا بزانم چەند دەرزی و ئەم شتانەی بەکارهێناوە بۆ ئەوەی تۆزێک لەسەر پێ بوەستێ بەرهەمەکە پێشکەشکا بڕۆ لای بیدوێنە بزانین چێتی زۆر باشە با عەدنان بێت ئەو کاتە خۆمان بێکەوە باسەکەین با بزانین کێشەی چێ چکە جێک کانوێ لابینم بەدەستێەوە بەقۆڵێەوە عەدنان چۆنی زۆر سوپاس باشی کێشەی تەندروستی و چی بوو نەخۆش بووی چی نەخۆش بوو سەرما بوو پەرسف هاتە من و لەگەڵ خوڕکم ئێستا باشتری باشترمە بوو توانای ئەوەتە بێت کە گۆرانێکە بە باشترین شێوە بڵیت وەڵا ناوەکی هەرزار بەس ئەڵێ میشەڵە نەخۆشەکە کار ناکاتە سەردەنگی تۆ ئیشەڵا و هەنابیت بارێزێ دەی سەرکەوتوبی ئەتبینم لەسەر ستەیج فەرموو بژیت Selam aleyam Rondek verdan tejvan çav Selam aleyam Rondek verdan tejvan çav Tu bu yebik ne piroz bit Ben khonedit bu tezav Selam, selam, selam Aliyava selam Aliyava چتر بو ماویانا ایش من پتر بو ما دوستینیش من چتر بو ماویانا ایش من لتر بو از باورنا کم شیرینه دلمش یویلتر بو از باورنا کم شیرینه دلمش یویلتر بو تزدانم نبرینا قلتنا
چه نفرینا دل منه مرمجانه نه خصم بو زینا زینا دل منه مرمجانه نه خصم بو زینا زینا تسلام مالی آوا روندک بردان تجوان چاوا تسلام مالی آوا روندک بردان تجوان چاوا تو بوی بیک تفیروز بید من خونه دید بود زمان تسلام 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 مالی آوا تسلام مالی آوا پرچا سر خوشکی اکو تکار خواکری پرچا سر خوشکی تمدی تو گله نمو شوق دیگا کرگیری تمدی تو شوق دیگا گیری هوا رواخ این که تو آنای گشت نسته گشت نستر دسمانای او چه دلای سنگ تدای گهناده تای خموشانای او چه دلای سنگ تدای گهناده تای خموشانای تسلام مالی آوا روندک بردان تجوان چاوا تسلام مالی آوا روندک بردان تجوان چاوا تو بوی بیک نفیروز بید من خونه دید بود زمان تسلام 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 مالی زور زور سپاس
دەمخۆش عەدنان دنیا بەڕاستی ئەوەندە جوان گۆرانیەکەی گوت من ئاگام لێ بوو دینا لە باکستێج هەر شین و ڕۆڕۆی بوو هەر لە خۆی دەدا دەگودەی گیان ئەی بمرم ئەی نازانم عەدنان والله لێ ئەو جار والله جارەکەی کەشتم لێ والله لێت دەم لۆ دەکەی بەخۆی نەخۆشە عەدنان زۆر باش بوو گۆرانیەکە تۆنی گۆرانیەکە وابزانم لابوو وابزانم لابوو تۆنەکەی غەریب گۆرانیەکی قورس ئەنجاش هەڵکەوت زایر بۆ چوونێکی هەیە یەکم هەیە طبعا بەلا شک دەنگی زۆر زۆر خۆشە زۆر بە احساس و زۆرم پێخۆش بوو بەس تخواگەر لەگەڵ مامۆستا سەید تۆنێکی ترمان داتێ بە تەبەقەیەکی کەی کوپلە بە لایڤ بڵێتەوانێ Selam Ali Ava Rondek berdan teşvan çava Selam Ali Ava Rondek berdan teşvan çava Tu bu yemik tefiruz bit من خندید بو تزاوا تسلام 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 مالی بە دەردی دەڵێن ئەتوو ئەوەی دەزانی ئەدی ئەوی دیت بۆ گوت وابزانم لەبەر بەرزیەکەیەتی بۆ یانە بەر تەندروستیت بوو لەبەر ئەوەی نەساخە ئۆکەی تەواو گەشت گەشت دەست خۆش مامۆستا عەبدولقاهار مامۆستا میکایل شتێکتان هەیە زۆر زەحمەت بوو زۆر معمولەن ئەو گۆرانیانە معمولەن ناکەن بە لایڤ بەڕاستی ئەو جار ئەو تەبەقە و کەگۆری زۆر باشتر بوو بۆ دەنگت مساعدترە لەوەی دیکە کە دەگەیشتە قەرارەکان جار جار خەریک بوو بچێ دەرێ لە تۆنەکەی یانی بە خۆت نەبوو یانی نەیدەگەیشتێ بەگشتی زۆر عالی بوو دەست و خۆش زۆر زۆر باش بوو زۆر باشە دەمخۆش عەدنان سپاس بۆ لیژنەی بەڕێز تۆش لەگەڵ هاوکارانت لە باکستێج لەگەڵ هاوڕێکانت دەربازەی نادەی لێدەم نەخۆشە قەینە دڵم نایە دڵم نایە دوای سەرکەوتوبی باشە دینە ئێستا سوپرایزێکمان هەیە بەڵێ ئامادەبووان لێران چەند کەس بەتەمایە ئەمڕۆ دەستی بەرزکاتەوە وەک مەکتەب چەند کەس بەتەمای ئەمڕۆ گوێی لە مامۆستا میکائیل بێگۆرانیەکمان پێشکەشکات ماشەڵڵا 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 باشە هەردووک هونەرمەندان مامۆستا میکائیل و هونەرمەندی لاو میرا بەیەکەوە دوێتێکمان پێشکەشەکەن Piri
كاروا كاروا تراهم أشتم كاروا كاروا جواني 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 أسكي شافو كرمامزي سليمان جواني 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 أسكي شافو كرمامزي سليماني شمال ورا يا نستوى نستوى قريان بچاوي كيروا كيروا شمال ورا يا نستوى نستوى ظلفي پریشان كردوا كردوا جب چاوانم نیکشتوا کشتوا جب چاوانم نیکشتوا کشتوا جوانی 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 اسکی شافو کرمامزی سلیمانی جوانی 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 ایجو شاب کردستان زۆر سپاس زۆر سپاس مامۆستا بۆ جەنابەت گەورەی بوو ئەمڕۆ لەگەڵ جەنابەت ئەو گۆرانیەم وت ئەو یەکێکە لە خۆشترین گۆرانیەکان کە لەلای من گۆرانی مامۆسای خۆڵی خۆش بوو مامۆستا حەسەن زیرەک کە جێگای شانازیە ئەو گۆرانی لەگەڵ مامۆسای بەرەزم بڵم مامۆسایل زۆر سپاس هەر شانە تۆنەکە بۆ من تۆزێ نزم بوو بەڵام لەگەڵ مامۆسا جێگای فەخر و شانازیە کە گۆرانی لەگەڵ بڵێم تۆنەکەی وی وا بوو ئەو دەبوو بخنچێ ینی ئەوە داوای لێوەجن دەکەم بەرحاڵ سپاس سپاس مامۆستایان بۆ ئێوەشوو اليوم ابوك جهنا ايك ببياسي طاف كجينا من امان امان يا 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 خراب وقندام مال ويران وقندام انا حشك پاش کەمێکی تر جارێکی دیکە سڵاو بینەرانی کوردستان TV و بەردەوامین لە پێشکەشکردنی کۆتاڵقەکانی پرۆگرامی کوردستان ستار لە مەڵقێش بەشێک لە بەشداربووان دێنە سەرشانەوە و بەرهەمەکانیان پێشکەش دەکەن ئێستا دینە یەکێک لە بەشداربووەکانی دیکە دێت و بەرهەمێکمان پێشکەش دەکات. کوردستان بەدرخان لەگەڵ مامۆستا بەیار مامۆستاکەی بە پیانۆ بەرهەمێکی هونەرمەند کاروان کاملمان پێشکەشەکات چەپڵەیەک بۆ کوردستان بەدرخان.
من زاری خونه دیزی کجش یارم من زانی من زانی من زانی خونه من زانی من زانی من زانی خونه وكبارانت بهارة روند كنت دار كتندرو أو أبينا هند صالة بايز لهاد برزبو أو وكبارانت بهارة روند كنت دار كتندرو أو أبينا هند صالة بايز لهاد برزبو أو من زاني من زاني من زاني خونة من زاني من زاني من زاني خونة اليوم أبوك هنا ببياسي طاف كجينا من ما قد خونة ديكين راس شخوي رابوم نموي بمن اليوم أبوك هنا ببياسي طاف كجينا من ما قد خونة ديكين راس شخير أبوم نموي بومن من زاني من زاني من زاني خونة من زاني من زاني من زاني خونة من زاني من زاني من زاني خونة خۆش کوردستان دەست خۆش مامۆستا بەیار ڕێگایکەی منیشت گرتووە مامۆستا بەیار وەرە لای ئێمە بوەستە فەرموو دەم خۆش دیناوتە ئەو کچە جوان جوان خۆی گۆڕیوە بەرهەمێکی زۆر جوانیشی پێشکەش کردین دەستەکانت خۆش بێ و سەرکەوتوو بی ئەگەر لیژنەی بەڕێز تێبینێکیان هەیە والله گەلێک ئەو زەحمەتە بوومە ئەس هەمی جارەت بژم زەحمەتە بەس ئەو جارە ئێکجار چکی ئەو خبلە بووان دەست پێکێک بێت یعنی حەچێ دەرکەوت جی ئەو نوکە چی گەشتی فێ قۆناغێ ئێکەمە پڕایە من بلا بکنە دەست پێک بخۆ حتا کە نەبنە یەکەم ژیانە بلە دەست پێک و دەست پێ بکەن چکە دێشتنی بێژە دەست پێکن ئینشاءالله دەنگیت وە گەلک خۆشن چکی مەیت جێگرتن و هەلبژارتین چ تبینیت سەر دەنگینینە و ئەو شتە گەلک جوامل گەل پیانوێ ستران گەل پیانوێ گەلک ئەو زەحمەتە چینکی گەلجە ستران بێژ دەنگیوتیت بەشارتن گەل بێز و کۆردا و ئیقاعێ بەس ئەوە نایێت بەشارتن تونە گەلک جوان گەل مامۆستای سەحەتەوە خۆش بێت زۆر سپاس زۆر سپاس مامۆستا عەبدولقەهار سپاس مامۆستا بەیار ئەگەر خەریکە ناوم بیرێتێتەوە ئەگەر وتەیەکت هەیە مایکەکە لە کوردستان خان وەربگرە سپاس بۆی کە لەگەڵمان بووی سپاس بۆی کە ماندوو بووی تۆش مامۆستا و ڕاهێنەری بەشێک لە بەشداربووان بووی کۆمنتێک دەگەر لەسەر کوردستان و لەسەر کۆی گشتی بەشداربووەکانی دیکە واللهی نۆ کۆمنت هیچ کۆمنتێکم نییە بەس دەستخۆشی لێ دەکەم دەستخۆشیش لە تاوی ئەو ستافە جوانە دەکەم کە لە
پشت ئەو پرۆگرامە کار دەکەن. زۆر سپاس دەستی تۆش خۆش. بەڵێ ئەچینەوە لای لێژنا. مامۆستا ئەڵکەوزایر. دەست خۆش خات و کوردستان. دەست خۆش مامۆستا بەیار بۆ ماندووبوونی هەموو قوتابیەکانی هەموو بەشداربووەکانی کە وەکو مامۆستا و هاوڕێیە گەوانە پێکەوە ئیشیان دەکرد. ڕاستی کوردستان ئافەرم لە هەنگاوی یەکەم و تا ئێستا توانی من دەڵێم ئێستا هونەرمەندیت و دەتوانیت تۆ ئەمڕۆ دەستپێکت بێ بۆ گۆرانی وتن و هەر شتێکیش بە ئێمە بکرێت ئێمە ئامادەین هاوکاری بین و پاڵپشتی بین بۆ دروستکردنی بەرهەمی هوەری. ڕاستی زۆر زۆر بە ئەحساس وتی دەنگێکی خۆش بە ستایلێکی زۆر جوان ماشەڵڵا خۆی گۆڕی بوو. هەروەها ڕۆحی گۆرانەکەی لەگەڵ پەنجەی مامۆستا بەیار تێکەڵ کردبوو. ینی ئاوازێکی زۆر جوان. سپاس بۆ هونەرمەند کاروان کاملی دەنگخۆشیش. دووبارە دەست خۆش سەرکەوتوو بیت. زۆر سپاس مامۆستا ئەڵکەوزایر. بەڵێ چینە لای مامۆستا میکایل. مامۆستا میکایل بۆ کوێ بردی؟ کوردستان بۆ کوێ بردی؟ هەرچەندکە مامۆستا تقریبان باشدا ئەڵغەولەیە بوو باش. زۆربەی قسەکانی منی فەرموو بەز ئەوەی من پێم جالب بوو لێرەدا ئەو لە ئەوڵی پرۆگرامەکاندا ئەمە متوجێ بووم کە و دەنگێکی شەرقیە ئەوانە بە زەوڕۆ نیشانیدا لەگەڵ مامۆستای کە لەو شێوازەش دەتوانێت بیڵێ و ئەلەوانەش تێدا دەتوانێت مۆفەق بێ. ئەوەی لە هەمووی بۆ من گرنگتر بوو ئەوە بوو کە بەڕاستی وەک کرمانجێک کە سۆرانێکت دەکوت لە منت باشتر دەکوت. ئافرین زۆر عالی بوو. هیوادارم کرمانجیش کتووە؟ بەڵێ وابزام کوردستان خان لە ئەسڵا خۆتان خەڵکی کوێن؟ خەڵکی زاخۆیە. بۆیە هەر مهم ئەوەی بوو بۆیە خەڵکی زاخۆی و سۆرانەکەی ئاوا جوان کوت. دەستت خۆش بێ و پیرۆزبایی لێ دەکەم. زۆر سپاس هونەرمەند میکایل. دەچمە لای دکتۆرە بەڵخیس. کۆمنتی تۆ وەردەگرم دکتۆرە. تۆش وەکو مامۆستا میکایل چووبیتە نێو خەیاڵێکی زۆر جوانەوە. ئەمە سوپاسی زۆر دەکەم کوردستان بە پاڵەوانی هاتیتە پێش. زۆر جوان گۆرانیەکەت گۆ و زۆر سوپاسی مامۆستا بەیاری دەکەم کە عازفەکی باشیشە و زۆر باش ئەو تەڵەبانەی خۆ فێر دەکاتن بە شێوەکی زۆر باش. کوردستان ئەگە لێرەش دەرنەچوی ئەگە لێرەش دەرنەچوە تو هەر هونەرمەندی ئەتو گەشتێ مەرحەلەکی گەلێک باش زۆر زۆر جیاوازی تەیە لەگەڵ زۆر کەس. ئینسان نە شەرتی هەموو ڕۆژێ نەجاحەتی بینی. جاری وایە نەجاحەتی دێنی جاری وایە نەجاحەتی ناینی بەڵام شەرتی خۆیتی دەبی ڕاوەستی پەکت بە کەس نەبی بە خۆت بەرەبەرەوە سەردەکەوی. سپاس دەکەم زۆر گۆرانێکە زۆر بە شێوەکی زۆر خۆشت گوت لە ژیانی لە دڵی خۆت گوت یعنی کەئەنەهو بۆ خۆت دەڵۆی. زۆر سپاس دکتۆرە. هێشتا چەپڵەکە کەرد مەکەن دە چەپڵێک لێندێ ڕەزیلن لە چەپڵە بەڕاستی ئامادەبوانی نێستۆدیۆ ڕەزیلن لە چەپڵە. باشە سپاس دکتۆرە. ئەلبەتە کوردستان شەڕی دوو دەنگی باشەکات ئەم شەو. عەدنان و هەروەها فەرهاد هەردووکیان دوو دەنگی باشن. خانمێک لە مابەینی ئەم دوو دەنگە باشەیە بەرهەمێکی باشی پێشکەش کرد بە پیانۆ و بەبێ ئەوەی لە ڕیتم دەرچێت. ئەچینە لای میرا هونەرمەندی لا و میرا. چی پێڵێ میرا؟ من دەستخۆشی لە گولیستان خانەکەم بەڕاستی کە بە حقیقەت گۆرانێکی زۆر باشی هەڵبژار بوو. سەرەتا مسلااوڕێزێکی تایبەت بۆ هونەرمەندی خۆشەویست و هاوڕێی ئازیز هونەرمەند کاروان کامل. چەپڵەیەک بۆ کاروان کامل. ڕێزمان هەیە بۆ کاروان کامل. ئەم گۆرانیەکە لەو گۆرانی خۆشانەی کە خۆی بەڕاستی بە هەستێکی یەکجار زۆر جوان و توێتی. بەڵام ئەمڕۆ ئەم خانمە بەڕێزەش کە توانیوتی زۆر باش ئەم گۆرانیە بڵێ. دەستخۆشی لە مامۆستا بەیاریشەکەم کە توانیان تەنسیقێکی باش لەگەڵ یەکترا بکەن و ئەو گۆرانیە کە بە شێوەیەکی بەم شێوازە پێشکەش بکرێ. دەستخۆشی لێکەم ئەحساسێکی زۆر جوانت هەیە بە حقیقەت لە لای من دەنگێکی تۆ دەنگێکی زۆر جوانە و حەزم لە دەنگی جەنابتە. هیوادارم سەرکەوتوبی وەکو هەموو مامۆستایان باسییان کرد و ئاماژەیان پێدا ئێرە ئەتوانی تۆ ئیتر لەمە دووە بەردەوام بی. جارێک تا ئێستا نازانین کێ قەرارەکە هیچ نەتیجەیەک نییە بەڵام من هەڵێم نەک هەر لێرە تۆ ئەتوانی لە دەرەوەش بە بەردەوامی بتوانی کاری جوان بکەیت و وەکو مامۆساڵکوت قسەیەکی کردەوە توانانی خۆت لەگەڵ مامۆستا قسە بکەیت. زۆر باشە سەرکەوتوو بیت. زۆر سپاس میرا. سپاس بۆ لیژنەی بەڕێز. سپاس بۆ مامۆستا بەیار ماندوو بوو. کوردستان ئەگەر کۆمنتێک تێ دەتەوێت شتێک بڵێ؟
زۆر سپاس جارێکی تر کوردستان بانگەکەینەوە لەگەڵ هاوڕێکانت لە باکستێجمێنەوە مامۆستا زۆر سپاس بۆ تۆش بەڵێ ئەچینە لای فەرهاد عادل بە مەوالێک لەگەڵمانایە هونەرمەندی گەورە ئادەم باکووری بابزانین فەرهاد عادل ئەو مەوالە چۆن پێشکەشەکات و چۆن لێژنا لە خۆی ڕازیەکات چەپڵەیەک بۆ فەرهاد عادل امان 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 خراب و گندم مال ویران و گندم کچ کاده به کرا دینام خوده وس نویرم در کبم در خانی المل مل 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 اوی کچ کاده به عزیز دل منو خودم هنه شش براو دازده بسمام اسنا ورم آخ Oi, oi. Allah Allah mamusta. Allah. تتبير شيرين بردل من
تتبي رايا من أو رجيت منوت شيرين جانم خوش جینا یا خوش جینا من همی بوری ابینی کاتا مالک میراته ولا گو پالا دست من از گراندم کلام به کلام از گراندم کلام به gelek spas gelek spas gelek spas والله ئەمن لە ژوورێ ئەو هادانیشت بووم بەخوای دەم خۆش سەرکەوتوو بێزێک بینە پێشەوە وەکو هەمیشە بۆ چوونی لیژنە وەردەگرین و لە مامۆستا عەبدولقادر زاخۆییەوە دەست پێ دەکەین بەڵێ تنێ دەبێژم سەحەتای خۆش دەنگی هەر هەبێت خودت تعالى دەنگێت هۆ سازێ دایکتت ناف مەدە ئینشاءڵڵا gelek spas مامۆستا gelek spas زۆر سپاس هەمیشە دەنگە باشەکان کورتترین بۆ چوونیان لەسرە بەڵێ مامۆساڵکەوت ماستی مامۆستا عەبدولقادر شتێکی جوانی وت و هیوادارین دەنگی وا باش زۆر بن و بەڕاستی توانایەکی زۆر باشی پێشکەش کردووە تا ئێستا لە ئەوەڵی بەرنامەوە تا ئێستا سەرکەوتوو بێت gelek spas زۆر سپاس دەچمە لە لای هونەرمەند میکایل چاوت داخستە بۆ مامۆستا لە دنیایەکی دیکە بووی نه جۆم لە گۆرانەکەی بوو جۆم لەوان بوو ئەمە بەستم لەگەڵ گۆرانیەکە لە چوو بۆ دنیایەکی دیکە دەنگێکی زۆر کوردیەکی ڕەسەنی هەیە دەنگێکی زۆر پاراوە زۆر کۆکە من بێن هایەتم پێخۆشە و هیوادارم لەو دەنگانە زۆر بن من لە باتی وی بام حەجمی دەنگمم تۆزێک کەمتر بەکاردێنە جار جار ئەگە من تەنیا ڕێنمونی یان خۆ برایانە پێی بڵم ئەو حەجمە دەندەی قووەتەی تۆ هەتە زۆر باشە با لەوێ بێ داجار کەمتری بەکاربێنی چینچین دەژێر زەقتی ئەو پاوڕ و ئەوەیدا حەولیش دە بیکشێنەوە ئەگەر گۆرانی دەڵێ دەچێت جوابەکەی لە باتی بچۆ پێشە بیکشێنەوە چونکی دەنگی تۆ زۆر عەزیمە زۆر گەورەیە یانی دەگاتە ئەوەندەی گەورەی کە یانی جۆی پیاوی دێشەیە ینی یانی دەبێت ئاگات لێ بێ بەڕاستەنە دەنگێکی زۆر باش و عالی تێ مامۆستا میکایل دەرێنەر پێم دەڵێ وەکو من باسم کرد لە دنیایەکی دیکە بووی لەگەڵ گۆرانیەکە هیچ بیرەوەریەک یادگارێکت لەگەڵ ئەم گۆرانیە من لەگەڵ ئەو لاوکە کرمانجیانە ینی زۆر زۆرم پێخۆشن ینی هەر وەک سەفەرێکی بۆ من وایە لەگەڵ سەفەرەکەی ڕۆیشتمە تا گەیشتمێ بۆ خۆم گەیشتمێ و ئەتۆوە خەبەر تێنام سەفەرێکی خۆش بوو بە هیوادارین و دڵخۆشین کە بە سەلامەتی گەشتی هاتیەوە زۆر سپاس مامۆستا میکایل چمە لای دکتۆرە چی بە فەرهاد دەڵێی واللهی فەرهاد دەنگێکی هەیە یعنی ماشەڵڵا جیاوازە لە زۆر تشت دەنگی بە قووەتە نەفەسی زۆر بە قووەتە لەسەر شانۆ یعنی سەیتەرەی کردووە وجودی هەیە ئەو زۆر باشە ڕەبی هەر بمینێ و هەر ئەو دەنگەت هەبی یعنی من چوومە شاخەچی چووم دانیشتم بەتەنێ تۆ بمتان هیناوە چوومە هێتی تێ شێلا دزێ لەگە چێ وڵا دەگەڵ خەیاڵی خۆم چوو لەگەڵ قەهری خۆم چوو مامۆستا میکایل شتێک گوت مامۆستا لەگەڵ کێ چووە لەگەڵ یەکێکی بەکسی عەزی لێ دەکرد دەم خۆش سپاس دکتۆرە دکتۆرە میشە پرۆگرامەکە جوانتر و جوانترەکە دەستی خۆش بە دکتۆرە چینە لای میرا چۆن بوو؟ وڵا هیچی بڵێ بکاکە من هیچم نییە بێ بوومە دەرها ئەوڵم دەست خۆش کاک فەرهاد
تۆ وەکو مامۆستاکە باس کرد لە سەرەتای پرۆگرامەوە تا ئێستا هەر باش بوویت ئیتر هیچ تاریخێکم نییە و سەرکەوتوبی زۆر سپاس دەستی خۆش زۆر سپاس ئەمە دووەم بەرهەمی تۆ بوو چاوەڕێکەین لە کۆتایی جارێکتر بانگەکەینەوە زۆر سپاس سەرکەوتوبی دینا هەواڵێکی خۆش هەیە کە هەموو بەشداربووەکان زۆر باشن زۆر بەهێزن هەواڵێکی ناخۆشیش هەیەوەیە کە لەم مەڵقەیە تەنیا یەک بەشدار بوو دەچێتە فیناڵی کوردستان ستار دوایین بەشدار بوو دێتەوە سەرشانۆ عەدنان تەیموور بەرهەمی من دیجارە عەوەلی هونەرمەندی نەمر ئایا زاخۆیمان پێشکەش دەکات چەپڵەیەکی گەرم بۆ عەدنان
حسرك شبيني حسرك شبيني حسرك شبيني حسرك شافت مكوتنك قلك عاطفتن قلك شافت مكوتنك قلك عاطفتن قلك من دي تارا أولي من دي تارا ترى أولي من دي ترى زور سپاس دەم خۆش دەم خۆش دیسان لێ دەمیان چییە بەخۆت نەخۆشی یەکەم جار دیت دیجارە تو کێ دیجارە ئاولی دی جارە ئەوەلی ئەو مامۆستای بەڕێزەکەم پێکەوەم دیتم جارە ئەوەلی مۆزۆ مەگۆڕە وەڵاهی جوان جوابیە تۆ چەپڵی بۆ لێن وەڵاهی جوان جوابێ جگەل لە مامۆستا بەڕێزەکان کێی کەیترە دێ منیش ئەی من کەس بینی دینا یەکەم جار نەبینی لێرە ئەو کچە ناسک و نازدارە ئەوەش بڵێن پێکەوە هەموو دیتن ئەوەیە جارە ئەوەلم دیت باشە دەم خۆش زۆر عەدنان دەنگ خۆش لێشی نادەم نەخۆشە عەدنان دیارە بە دەنگەوە نەخۆشە مامۆسا چی بە عەدنانڵێ لە منەوە دەست پێکەوە وەڵا حەزەکەم لە مامۆستا عەبدولقاهیرەوە دەست پێ بکەن من کۆتا قساکەم باشە بلا وەک من گوتی هەمی ئەوێت مەژێ گرتین دەنگێتوان خۆشن ئەم گەلک حەجێتکەن نفسی تشتیژی عەدنانجیش دەست پێکە پرۆگرامی هەتانۆ کە دەنگی گەلک خۆشە و تۆنێکی گەلکی جان ئەڤرۆ نەساخە ئەزەوە پێگڤە نەخۆشن ڕاستی سەر هەندێ ڕەژی گەلک جان گوچکی ئەفسترانە گەلەکە بزەحمەتە سەحەت خۆش هەکەر هین دەرکەتنجی و هین نەمان بەرنەمەیدا دەست پێ بکەن هونەری یعنی بکەنە دەست پێکێک ئینشاءالله زۆر سپاس مامۆستا عەبدولقادر زاخۆیی بێگومان دینا پێشبڕکێکە زۆر بەهێزە سێ بەشدار بووی بەهێز ئەمڕۆ تەنیا یەک بەشدار بوو دەچێتە فیناڵ و دەچمە لای دکتۆرە بەڵقیس خەریکی نووسینی تێبینیەکانە دکتۆرە ببوورەکە تۆم پچڕاند بەڵام چی بە عەدنان وات لێ کردم هەر حەیر ماوم لەسەر شانۆ زۆر باش بوو شانۆت پڕ کرد بوو شانۆ لە تو دەوەشی ئەوڕۆ زۆر سپاس دەنگت ئەحساسەکی وا بەقووەت زۆر یعنی ئەوڕۆ دەنگی تو جیاوازە سوپاس لە بۆ دەنگت لە بۆ جوانیت دوامینیش پێکەنینەکە تێ لەگەڵ گۆرانی سرنجی بینە ڕادەچێشی یعنی بە شێوەکی نەبە قووەت و بە ئەوە بە شێوەکی هەوە خامەکی جوان بە ئەوە بەخۆشی جوانی و گەنجی ئەوجە چ بکەم خوایە دەڵێم دەنگت خۆش بی دەنگت خۆش بی دەنگت بۆ چوونە جوانێ دکتۆرە بەڵقیس و سپاس دکتۆرە ئەچمە لای مامۆستا میکائیل مامۆستا عەدنان دوو بەرهەمی پێشکەش کردین چۆن بوو ئەم شەو ئەرزت کەم بەڕاستی ئەو هەل لە ئەوڵی پرۆگرامەکەی کە هاتووە هەموو شتەکانی باش بووە تقریبەن ئەوەی ئەو شۆکتی من ئەو گۆرانیانم کە ئێستا کوتی زۆر زۆر بۆی گونجاوتر و خۆشتر بوو گۆرانەکەی دیکە زۆرتر زەحمەت بوو کوتنی هەم موسیقا هەم کوتنەکەی بەس ئەو گۆرانیە بەڕاستی دەردتدایە ئافرین لە ساحەبەکەی چاکتر کوت ئەگە ئیجازەم بێ ئەودا سەر شانۆکەشت تەواو داگیر کردەوەوانەش زۆر مهمن سەر و دیمەنت چۆنە کە زۆر مهمە هەست و کەوتت چۆنە لەسەر شانۆی بە نەزەری من سوپێرێکی باش دەبێگە بێنیەوە ئیشەڵڵا زۆر سپاس بۆ مامۆستا میکائیل و دەچمە لای میرە داوای لێبڕ نەکەین ئاگامان لە مۆزوعدا بوو دەست خۆش کاک عەدنان وەکو هەموو مامۆستایان باسییان کرد لە سەرەتای پرۆگرام یەکی بوو لەو کەسانە کە خاوەندەنگێکی زۆر تایبەت بووە ئەحساسێکی زۆر جوان دەستخۆشی لەکەم هیوادارم سەرکەوتوو بێ ئێستا و لە داهاتوش زۆر سپاس میرە مامۆستا هەڵکەوت دواوتە بە عەدنانەڵێ پێش ئەوەی کە بچینە بەرهەمی تر ڕاستی عەدنان ئەو دەنگەیە کە من ئەڵێم بەشێکە بۆ شانازی کوردستان ستا
زۆر سپاس مامۆستا. سپاس مامۆستا. دەوێت لەوەی زیاتر من ئەڵێم ئێستاوە ئەگەر هاتوو نەتیجە هەر شتێک بێ من عەدنان داوا دەکەم بۆ ئەو گۆرانەی کە ئامادەم کردووە لەسەر مێژووی هونەری کوردیە تۆ یەکەمین کەس دەبیت لە کوردستان ستار لەو گەنجانەی پێش فەیناڵی بچیت و نەچیت من هەر ئەم شەو ڕیکۆردی دەنگی تۆ دەکەم و سبەینێ لە کلیپەکەشدا تەسویر دەکەم. زۆر سپاس مامۆستا. لەبەر ئەوەش بەڕاستی وەک ڕای خۆم دەنگی زۆر باش لەناو پرۆگرام هەیە هەمووی دەنگی باشن ئەمانەی کە ماونەتەوە بەڵام وەک ڕای خۆم پرفکترین دەنگی پرۆگرام لە کوالیتی لە ئەحساس لە تەکنیک لە ڕاوەستان لە ستەیج عەدنانە. زۆر سپاس مامۆستا کەوزایر سپاس بۆ لیژنەی بەڕێز دینا وەکو مامۆستا کەوزایر باسی کرد یەکەم بەرهەمی کوردستان ستار تۆمارکردنی گۆرانیەکی مێژوویی دەبێت و لێرەوە مامۆستا کەوزایر بەڵێنیەوەیدا کە عەدنان ئەگەر دەربچێت یان دەرنەچێت. خوا من نایه وان شبن تاری داویلی نایه سفركم برد سجادرم دشمالادني سفركم برد سجادرم دشمالادني كمن ظلم فر لازمه آخر بچی تم خوش بلی aman koçeri bıkhulama kemeri koçer al bir yaşari denan bir yaşari koçer al bir yaşari پاش کەمێکی تر پیرۆز عەدنان و سەرکەوتوو زۆر سپاس دووبارە مامۆستا. سپاس بۆ تۆ. بەخێر بێ جارێکتر بانگێش دەکەینەوە باشە ماندوو نەبی. باشە بەڵێ کوردستان ستار بەردەوامە و سوپرایزی دیکە هەیە پاشکەمێکی دیکە هەر سێ بەشدار بوو لێرە دەوەستن دڵیان لەسەر 1500 لێدەدا و ئەنجام ڕادەگەیەندرێت بەڵام بەر لەوە چیەکەین هەچینە لای هونەرمەند میرا بەرهەمێکمان پێشکەش دەکات. میرا چۆن خۆت ئامادە کردووە ڕای لێژنە وەرگری والله وەریگرچی باشە دەمێکە وەریگرتووە بێمانە کۆزانن ئێمە 13 ساڵ لەمە پێش وەرمان لە پرۆگرامێکی ئەو شێوەیە سەرکەوتوو بەڵێ چاپڵەیەکی قایم بۆ میرا. شب تاری
صابوشا خوام النايه وانشبن طاري ضاوي لنايه أزبوتاس دينالينا دلالما بوتا دينالا دلالما أزبوتا دينالينا صابوشا خوام النايه وانشبن طاري ضاوي لنايه وادي صابوشا خوام النايه وانشبن طاري ضاوي لنايه. بەڵێ دەستخۆشی لە هونەرمەند میراکەین وەکەم و کات بەرهەمێکی جوانی پێشکەش کردین دەستی خۆش بێت سۆر سپاس چەپڵەیەک بۆ میرا لێدەن دووبارە دەستخۆش میرە دینا ئێستا دەچمە لای هونەرمەندێکی دیکە بەرهەمێکی دیکەمان پێشکەش دەکات هونەرمەندێکی دیکە چۆنە ینی چۆن وەکو کوێ و مەوزوعە ینی میرا هونەرمەندە و هونەرمەندێکی دیکە دەناوەکەی بڵێ دەناخۆ بە پەلەی بە چەپڵەکانی ئێوە پێشوازیەکی گەرم لە هونەرمەند میکایل دەکەین کە بەرەمێکی هونەرمەندمان لێمان پێشکەش دەکات. سفاركم برد ساجادرم دچما لادني سفاركم برد ساجادرم دچما لادني مزركم نغاديا جايكم بوستي زودياني لودرابا قربان بهم تدقاتا لادني لودرابا قربان بهم تدقاتا لادني لميجا زور زور لميجا يارق سيري كردوم ليرا لميجا زور زور لميجا يارق سيري كردوم ليرا زكاتي چاوا كانت بمدايا ما تشيخيرا بجند هوا علي ضيفون قلن الشتوى شلينا بجند هوا علي ضيفون
قنشت راش الليرة جانا لدى الصنديق لدى الصنديق كاد جميري كامراني توسطين معاك آي 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 جانا لدى الصنديق كاد جميري كامراني توسطين آخ لدستم دي أرخي پنجت بفريدم نماي بخت بسودين ayvar balam çıpkan ah balam çıpkan خوشویستم نهنجکا بەڵام چ بکەم خۆشەویستم نەهەنگێکە فینی ڕەشم دەشواتەوە ئاخاخان ئاکجانە ڕووبا جناح ڕووبارێکە پینی ڕەشم دەشواتەوە ئاخاخان لە مێژە زۆر لە مێژە یارت سیری کردوم لێرە لە مێژە زۆر لە مێژە یارت سیری کردوم لێرە زەکاتی چاوەکانت بمدەیە ماچێکی خێرە غەریب و سەرگەردانێم هەر ئێمشەو ماوە لێرەیە غەریب و سەرگەردانێم هەر ئێمشەو ماوە لێرەیە بەڵێ دەستخۆش بۆ هونەرمەندی گەورە مەزن دەنگ ئەسڵ و یبقە ئەسڵ مامۆستا میکائیل لە دەستت دێ کاتژمێری کامەرانی کێ بوەستێنی
جاوەڵ ئەمەگە پێیدا بڕمە زۆر دەکەن بەس ئەوەی آخر دەم خۆش مامۆستا هیوادارم قەت نەگاتە ئەو ڕادەیە کە کاتژمێری کامەرانی کەس دیارە شعرە زۆر گومانەوە بەشێکی ملاڵ شعرەکانی مامۆستا عەبدوڵڵا پەشێو یەکێکە لە شاکارە جوانەکانی مامۆستا عەبدوڵڵا پەشێو لێرەوە ڕێز و سڵاوێکی تایبەتمان بۆ تێ مامۆستا هیواداری 950 قەت نەڕزێ و تەمەەن درێژ بی تەمەنی مامۆستاش درێژ بێ دەچینە لای بەرهەمێکی دیکە دینا تۆزێک ماندوو دەکەین عاقڵ عاقڵ دەینێرین خۆی بگۆڕێ جلکێکی جوان لەبەر بکە ئەو جلەشی زۆر جوانە با جوانە بەڵام جلێکی جوانتر لەبەر بکە خۆی جوانتر بکە بەڵێ عەتری خۆش لە خۆی بدە بۆ خۆش بێ تەمامۆکەی باشە بۆنی خۆش شەپڵەیەکی گەرم و بەرهەمێکی دیکەی دیناتان پێشکەش دەکەی تۆم خۆش بڵێ کە دازانی بێبارم گوڵی سووری چیت لێم دەوێ کە من دڵم پڕ لازامە ئاخر بەچی تۆم خۆش بوێ دازانی بێوارم گوڵی سووری چیت لێم دەوێ بەسا وەسا دلێم گەڕێ بەرگەی خەمۆژانت ناگرم جێبێڵە ئەی بێبەخێ ڕێگای عشقت بۆ ناوەڕم بەسا وەسا دلێم گەڕێ بەرگەی خەمۆژانت ناگرم جێبێڵە ئەی بێبەخێ ڕێگای عشقت بۆ ناوەڕم ڕێگای عشقت بۆ ناوەڕم ئازاردا دوورکەوە لێم خەونە دڵم بە تۆ بدەم وەک بارانی بەهاری چۆن بتوانم لە تۆ بگەم ئازاردا دوورکەوە تۆ بدەم خەونە وەک بارانی بەهاری چۆن بتوانم لە تۆ بگەم بەسا بەسا دلێم گەڕێ بەرگەی خەمۆژانت ناگرم جەمێڵە ئەی بێبەخێ ڕێگای عشقت بۆ ناوەڕم بەسا بەسا دلێم گەڕێ بەرگەی خەمۆژانت ناگرم جەمێڵە ئەی بێبەهار ڕێگای عشقت بۆ ناوەڕم ڕێگای عشقت بۆ ناوەڕم ڕێگای عشقت بۆ ناوەڕم
دەست خۆش دینە زۆر سپاس. بەرەمێکی زۆر جوان پێشکەش کردین زۆر سپاس. خۆت و مامۆستا بەیار ماندوو بوون بەڵێ ماندوو بووی جلت گۆڕی و هاتیەوە یان نا ماندوو نەبووم باش بوو، باشە باش دەم بوو. خۆش و بەردەوام دەبین لەگەڵتان و بەڵێ. دەچمەوە لای هاوکارم دینە سپاس ئەچینە دوا بەرهەمی ئەم پرۆگرامە تا ئێستا لەگەڵتانین و تا ئێستا میوانی ماڵەکانتانین عەدنان تەیمور فەرهاد عادل هەردووک شێرەکەی پرۆگرام دوێتێکمان پێشکەشەکەن ئەممان کۆچەرێ دێنە سەر شانۆ باسکی خۆیان هەڵدەکەن و ئێوەش باسکی خۆتان هەڵکەن بە چەپڵەیەک پێشوازیان لێکەین فەرمون رادمی سمکزی زری رادمی سمکزی زری اشتامان لادمره امان 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 کوچری امان 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 کوچری کوچران بریا جاری دلالان بریا جاری کوچران بریا جاری دلالان بریا جاری لی امان 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 کوچری آخو امان کوچری امان امان کوچری مبخونا مکمری امان امان کوچری مبخونا مکمری رادمی سم گردن زنی رادمی سم گردن زنی امان 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 کوچری امان 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 کوچری بەڵێ بینەرانی کوردستان تیڤ و کوردستان ستار هاتینەوە لاتان ئەم خولەکانەی ئەخیر ئەو خولەکانەیە کە هەمومان لێ ترسین بەڕاستی ئێمە چاوەڕوانی ئەو دەرەنجامەین کە لێژنا بەیەکەوە گفتوگۆیان لەسەر کردووە و تەنها یەک بەشدار بوویان هەڵسەنگانووە کە بپەڕێتەوە قۆناغی ئەخیر و لە فیناڵە بیبینینەوە ئەم سێ بەشدار بووە هەرسێکیان خۆیان گەیاندۆتە ئێرە بە هاوکاری هەردوو مامۆساکانیان هەریەکەیان یاخود دوانیان و یەکێکیان بەتەنیا دوو مامۆسای جیاواز با بڵێم هاوکاری کردوون تا گەیشتونەتە ئەمڕۆ بۆیە ئاسان نییە ئەم قۆناغا بە ئاسانی ببڕن و بگەنە کۆتایی کە فیناڵی پرۆگرامە باشە وەکو هاوکارم دینا باسی کرد ئەم بەشداربووانە و بەشداربووەکانی دیکەش ڕاهێنانیان کردووە مامۆستای تایبەت لەگەڵیان بوونا بۆیە ئەمڕۆ هەردوو ڕاهێنەر و هەردوو مامۆستای ئەو سێ بەشدار بووە هەریەکە لە کاگاریۆس و هەروەها کاک بەیار بانگ دەکەمە سەر شانۆ کە لە قۆناغی یەکەمەوە چەپڵەیەک ئامادەبووان زۆر لە چەپڵە ڕەزیلن تا ئامادەبووان دڵیان لەسەر هەزار لێ هەمووی سەیری منەکات ڕاوەستن هەمووی سەیری منەکات دینا ژەنجامەکان نازانین هەرچەند هەوڵماندا کە لەم لە شوێنە شتێکمان دەستکەوێ بەڵام دەرهێنەر وتی لە گوێتان پێتان ئەڵێم بەڵێ باشە هەردووک مامۆساکە مامۆساریۆس بەخێر بێ نەگەر مایکەکە فەرموون ئێوە تۆزێک وەرنە لای من ئەدنان قسەی کردووە لە تۆ دەست پێ دەکەم مامۆساریۆس دەمێ پرسیاریەوە بکەم کە چۆنیەتی هەڵبژاردننی گۆرانیەکان بۆم بەشداربووانە چۆن بوو و ئایا توانیان بەو شێوەی کە ئێوە ڕاهێنانتان لەگەڵیان کردبوو بەرهەمەکان پێشکەش بکەن سەرتا سڵاوتان لەبێ سڵاو لە بینرانی کوردستان تیڤ مامۆستایان و هەمولایەک سڵاو لە تۆ مایکەکەت نزیکەوە بژیت سپاس سەبارەت بەم قۆناغێکی هەستیارە بەڕاستی چونکە قۆناغی نزیک کۆتاییە بەڕای من هەمویان ئاستێکی زۆر باشیان هەبوو
گرنگەوەیە کە لە دوای ئێرەوە چی ئەەکەن زۆر گرنگە کە تۆ هونەرمەند کاروانی هونەرەکەت نەوەستێت بەڕاستی بۆیە من پێم خۆشە هەمویان ئەگەر هەر کامێکیان نازناوەکەیان بەدەستێنا نەوەستن بەڕاستی بەڵێ بێگومان مامۆستا بەڵام بەشدار بووان قۆناغێکی زۆریان بڕیوە لە کۆی زیاتر لە 1000 بەشدار بوو کە خۆیان بۆ ئەم بەرنامەیە تۆمار کرد ئێستاوان لە فیناڵن لە قۆناغی پێش کۆتایین کەواتە بەهرەمەندن و لە داهاتوش دەتوانن ببنە هونەرمەند و ستاری زۆر باش بێگومان بەنسبەت پرسیارەکەتەوە ئەمڕۆ هەرسێکیان زۆر باش بوون طبعاً کاک عەدنان لەبەر چاوەگرم لەبەرەوەی لە دوێنێ و باری تەندروستی ناجێگیر بوو هیوادارم مامۆستایان و بینەرانیش لەبەر چای بگرن باشە زۆر سپاس مامۆستاریۆس مامۆستا بەیار ماکی هەیە ماشەڵڵا لە مایک دەوڵەمەندین مامۆستا بەیار بۆ چوونی تۆ وەردەگرم هەمان پرسیاری مامۆستاریۆس سەرەتا دەستخۆشی لە هەرسێکیان دەکەم بەڕاستی دەنجی زۆر جوان و ڕەنجی زۆر جوانن هەر کامەچیان بڕۆن بۆ فیناڵ لە لای من هیچ فەرقەک نییە لەبەرەوەی هەرسێکیان ئاستەکی زۆر باشیان پێشکەش کرد بێگومان ئەوەی دیش دەگرێتەوە سەر بڕیاری لیژنە دەستخۆشیان لێ دەکەم دووبارە ئەکید ئەوانەی کە ئەمە لە پرۆڤی لەگەڵیان بووینە مامۆستاش دەزانێ سترێس هەیە ئەگەر 100% حاضر بی 180 تەقدیم دەکات بڵێ ئەمە پرسیارێک لە مامۆستا بەیار کە مامۆستا بەیار ئەوانەی کە ئەم گۆرانیانەی کە لە پرۆڤەکەیە ئامادەیان کرد و وتیان ئەمڕۆژ وەک پرۆڤەکە باش بوون یاخود لە پرۆڤەکە باشتر بوون وەک لە ئەوڕۆ دەتوانم بڵێم جیاوازی هەیە لەبەرەوەی دیسان دەڵێمەوە سترێس هەیە کە دەینە سەر ستێج لە پرۆڤە ینی هیچ ترسەچی نییە دەڵێتن و دەزانی نمرەی لەسەر نیەلوێ بەڵام بەعام زۆر باش من دەستخۆشیان لێ دەکەم و پیرۆز باش لەوەی دەکەم کەەوەی دەردەچی ئەو نازانام کامەیانە ساریۆ زەمان پرسیار لە تۆش دەکەین بەشدار بۆکانی تۆ ڕێنمایەکانت لە کاتی پرۆڤەکردن جێبەجێ دەکەن بێگومان هەندێکیان ئەتوان جێبەجێکن هەندێکیشیان بەڕاستی سترێس کێشەیە لەسەر ستەیج هیوادارم میترەوە نەمێنێت ڕەنگە مامۆستایان خۆشیان بزانەگە هەر کامێکیان بێنە سەر ستەیج گۆرانی پێشکەشکە هەر سترێسیانەیە جا بۆیە ئەوە نەبێتە شتێکی با بڵێن ترسێکی زۆر گەورە ڕۆتینە لەمو دنیاە وشتا ئێتر هیوادارم سەرکەوتوو بن باشە زۆر سپاس دوا پرسیار لە هەردووکتان ئەوەیە کە من بەرنەبمەوە یا ئەڵڵا باشە دوا پرسیارم ئەوەیە کە چیان پێ ئەڵێن و چی بەوە ئەڵێن کە سەرەکەوێیان سەرناکەوێ وەک مامۆستا کە تا ئێستا ڕاهێنانتان کردو لەگەڵیان چیان پێڵەن دواوتە بۆ ئێوە لەوانێ نەیان بینەوە جارێ وازوو نا ئەو بەشداربوانی کە بزیشیان هێشتی مام یەک بخۆم ئێستاش کۆنتاکتێکی زۆر باشمان هەیە زۆر باشە ڕۆژانە لێم دەپرسن لایەن دەپرسم ئەوە دوا کاروانیش نییە بەڕای من کاروانی هونەری بەردەوامە و گرنگ ئەوەیە بەردەوام بن ئەوە لە لای من زۆر گرنگە و دڵنیاشم بەردەوام دەبوون چکە ئەو دەنگانە تەسەور ناکەم لە کاروانێکی ئەو هەڕابوەستن و زۆر باشە مامۆستا ئاریۆس دوای مامۆستا و پێی منی شارەوەیە کاروانی هونەریان بەردەوام بێت بەردەوام بم بیان بینم کە لەوەی لە ئاستێکی باشتر و گۆرانی بەرەمی تایبەت بەخۆیان هەبێت بۆ مامۆستا ئاریۆس سپاس بۆ مامۆستا بەیار مایکەتانمان بدەنەوە و فەرموون لێەوە سپاس باشە دینە فەرموون هەر سێ بەشدار بوو بێنە پێشەوە ئێستا کاتە هەستیارەکەیە بێگومان هەواڵە ناخۆشەکە لای منە ناوی ئەو بەشدار بۆ دەخوێنمەوە کە پرۆگرام بەجێ دێڵێت و هەواڵە خۆشەکەش لای دینایە بەڵام من هەواڵەکە ناوەکە بەلا شاشکرا ناکەم وتمان باغەدر لە دینا نەکەین بڵێ کچم و فەقیرم و بێ نازم بۆیە هەواڵە خۆشەکەماندا بە دینە سێ بەشدار بوو ماونەتەوە کوا توانێوە بکە لەگەڵ من دەرباز ئەمە پرسیارێک لە ئەوان بکەم پێشەوەی هەواڵی خۆش و ناخۆشیان پێ بڵێم ئەمە پرسیاریان لێ بکەم وەکەوەی کە دوجار بێ لەوانەیە لێرە لەسەر ئەم شانۆی بوەستن دوان لەوان لە کاک فەرهادەوە دەست پێکەم کاک فەرهاد وەک ئەوەی گوێم گرت لە مامۆساکانت وە لە لێژنەش چەندین جار دووپاتیەوەیان کردوەوە کە بەردەوام بن دوای پرۆگرام ئەگەر هاتوو تۆ بۆ قۆناغی فیناڵ دەرنەچویت بەردەوامە بی؟ بێگومان دێ بەردەوام بم ڕێز و سڵاو بۆ هەموو مامۆستای تێژە و بەڕێز سەربلندیە حتا ڤێریژی مرۆڤ بێت چونکە بێژە ئۆستێکی گەلێکی بلندە
ئەسوەک پێشمەرگەیەک ژێ ڕێز و سڵاو بە هەمی پێشمەرگا چونکو گەلە پشتەوانت منن ڕێز و سڵاومان بۆ پێشمەرگە قارەمانەکانی کوردستان بێگومان دینە بە ماندووبوونی ئەوان بە پاراستنی کوردستانێمە دەتوانین لێرە ئاوا ئازادانە پرۆگرام پێشکەش بکەین بەردەوام ئەگەر خودی حەسکەتەوە ماینیۆن دەرکەتینەم دەهەر بەردەوام بین سەرکاری هوەری و ئیشەڵا بشین پتر خزمەتێکی بکەین بۆ خەرکی خۆ حەجیکەری دەنگی خۆ دەستخۆش زۆر سپاس ئەگەر مایکەکەت بیت بەڵێ لە کوردستان خان سەرەتا سڵاو هەموو لایەک بەخێر بێتن خۆشت بەخێر بێ من دەبێت سپاسی پرۆگرامی کوردستان ستار بکەم کە ڕێگایەکی زۆر باش بۆی کردمەوە بۆ ئەوەی بگەم بە خەونی خۆم و من دەڵێم ئەگەر لێرەوە من دەرنەچووم من لێرەوە دەست پێ دەکەم دەستخۆش دەم خۆش کوردستان دەستخۆش کوردستان چینە لای من وعدنان لە یەکتریە دەینەخیرە باش وڵام منیشەوە وەکی گوتی ئەگەر دەرنەچم بەڵێ هەر سەر ئیشی خۆ بەردەوام دەبم و لەوانەیە لە پشتی پرۆگرامەکەیژی بەرهەمی دروست دەکەم ئیشەڵڵا ئەگەر تاو بم بۆریم چاک دەبێتەوەش هێزا یەک چەپڵەی قایمی بۆ یەک چەپڵەی قایم دەستخۆش دەم خۆشبینیتە دینا لیژنە چۆن بێدەنگن و بەڵێ تووشی ئێمەکرە خۆشیان دانیشتوون ئەنجامەکەیان تەسلیمی ئێمە کردووە ئێستا بۆ شتێ بڵێ بۆ کاکە بۆ وەڵاهی لەحزەیەکی زۆر ناخۆشە سەراحەت یعنی هەمویان خۆشەویستن لا ئێمە هەموو کەیفمان پێدێ هەتا ئێرە هاتوون وەکو خێزانێکمان لە هاتۆ پێکەوە ناخۆشە بەجێهێشتن لە هەموو شتێک ناخۆشە هەر کەسێکیش کە سەرەکەی یاڕەبی پیرۆزی بێ سەرکەوتوو بێ بەڵام بەجێهێشتن کۆتا بەجێهێشتن دایمە هەمیشە ناخۆشە و ئینسان عاجزەکە هەر ئەوەیە هیچ ترمان نیە سوپاس زۆر دەستخۆش بۆ مامساڵکەوت مامسا عەبدولقەهار چۆن لە کۆڵ خۆتت کردەوە نەتایجداتە ئێمە توش کرد مشکلەکە مەزنە برو یعنی هەر سێ دەنگت خۆشن و هەر سێژی گەلێک هێژیانە ئەرێ وەڵا بەس بە قانونا بەرنامەی طبیعەتە بەرنامەی هوسانە یعنی دەبێت دەبچن و ئێک بمینێت بەس پشڕاز بن ئەبێت بچنجی ئێتبینە هونەرمەند و خەڵک گەلە حەشوانتکن و دەبێتە دەستپێک نابتە دموهەیەک ئینشاء الله هەکە هەندی چیان دەبێدەم دێ هەریکاریەوان کن ژ دەربێ ئێستودیوێژیت خزمەتەوەندانە دەستخۆش سپاس مامسا میکایل چی پێڵەی دواوتت بۆ هەر سێکیان وڵی هەر تقریبەنەوەی دەنابیان فەرمویان بەڕاستی ناخۆشە زۆر ڕەحمەتەوە ئاگاو لێ بۆمە 20 دقە لێرە پێک نەداهاتین ئێستاش کە پێکی شاتون دڵی من نائارامە بەڕاستی پێم ناخۆشایانی حاڵەتێکی زۆر تایبەتە بەڕاستی ناتوانم چۆنی تەوزیع بدەم بەس ئیتر مەجبوریش بووین بلاخەرە یەکێکمان هەڵبژارد و بەڵێ زۆر سپاس مامسا بێگومان بۆ چوون و جیاوازی لیژنا هەمیشە هەیە و سروشتی پرۆگرامەکەش بۆ شێوەیە کە تەنیا یەک کەس دەبێتە ستاری 2021 زۆر سپاس دکتۆرە بەڵقیس ئاوا بە خەمباری وەڵاهی ئەمن بە قەهرم نازانم چ بڵێم بەڵام ئەمن وەبیرم دێ کاک فەرهاد پێشان لە دهۆکی بەرنامەمان هەبوو دەگەڵە من بوو وەنیە هەم پێشکێشت کرد لە دهۆک پێشی بەرێ چەند ساڵەمە بە پێشکێش کرد وەڵا مامۆستا تاکید نەزانم بەس بەرێ تقریبان 8 ساڵە و سەح هێشتا تو گەلەگەلەکە جحێل بووین و کێژ جحێلی بەس بۆ و بەرینگەژاری دکتۆرە بەڵقیس تووڕە نەبێت بیری مەخەوە ئەمت گەل یەک بووین وێرە تەلەڤیزیۆنە دهوکیت گەل یەک مەشوبێت گەل سەمیر زاخۆلیش بە قەهرم بەڕاستی لە بۆ هەر سێکیان حەزەکەم ئەگە کارتم هەبا بە قورعان دەمدا هەر سێکتان بەداخەوە کارتم نییە ئینسان وەختی یعنی لە ئیشەکی وەسەر نەکەوی دەبی محاولە بدە وەختی محاولە بدەی بە ماندوو بوون ئیشەکە خۆشە ئەمما بە هاسانی بێ وەڵا ئیشەکە ناڵێ زۆر سپاس دکتۆرە سپاس بۆ هەمووتان و ڕێستان هەیە و دەنگتان وەڵڵە خۆشە زۆر سپاس دکتۆرە میراتۆش لە ساتەوەختێک لە ساتەوەختەکانی ژیانت لەسەر چڵی دارهەنارێک
وەستا بووی ئەمەیە تۆزێک بە کەیف بکەمەوە تۆش بێتاقەت دیاری هەموو لێژنە بێتاقەت دیارە لە ئاوازەکان و نەغمەکانی سمبولی بەرەبێ تۆش ڕۆژێک ئاوا لێرە وەستا بووی و بەم گڕوتینەوە هات بووە پرۆگرامێک و توانی تا فیناڵی پرۆگرام بێ هەستی تۆ وەک ئەوانە هەستی ئەوانیش وەک تۆیە تۆ هەستت بەو هەستانە کردووە پێمان بڵێ چۆن هەستیان هەیە ئێستا بەخوا هەستێکی زۆر ناخۆشە لەبەرەوەی هەرسێکیان زۆر زۆر باشن بە حقیقت و من لێرە دڵگرانم بۆی کە سروشتی بەرنامەکە وایە کا بە یەک داناک سێک کە سەرکەوێ ئەم حاڵەتانەش بۆ من قەت ناتوانم من لە بیری کەم لەبەرەوەی من بەو مەراحیلانەم هەمووی تێپەڕیوم ئەو کاتانە بۆ من زۆر ناخۆش بووە ئێستا هەستیان پێ یەکەم ئەزانم حاڵەتێکی ناخۆشە بۆ ئەوان لەم کاتەیە کە چاوەڕوانی ئەنجامی ئەوە بن ئایا کامیان سەرەکێ و کامیان لە پرۆگرامەکە ماڵاوەیەکە زۆر بۆ من ناخۆشە هەستێکی ناخۆشە بە حقیقت و هیوادارم سەرکەون هیوادارم سەرکەوتوو بن هەمویان زۆر باشن خۆشەی کورتترکەینەوە بیڵێ بیکە نەجاتی باشە من منیش بۆ بێتاقەتی نازانین کامێرەی چەند لای وەرگێت مامۆستا بێتاقەت بووە والله بێتاقەتی بێگوبان بێتاقەتی ناخۆشە بەجێهێشتن زۆر ناخۆشە لەبەر کۆتایی پێبێنن بەس مامۆستا خۆی هەستی ناسکە دینە مامۆستاش خوجوانیە بۆیە ئاوازێکی ناسکە من یەکەم جارە ئەمڕۆ فربێسکم لە چاو هات کاتی ڕاگەیاندنی دەرەنجامە کاتی ڕاگەیاندنە سپاس بۆ لیژنەی بەڕێز دینە هەر یەک لە عەدنان تەیمور لە باکووری کوردستانەوە لە شاریوان کوردستان بەدرخان لە زاخۆی دەلال هەروەها فەرهاد عادل لە ئامێدی و ئەنجامەکان ڕاگەێنین بێگومان دینە من ناوی ئەو بەشدار بووە خوێنمەوە کە بەداخەوە پرۆگرام بەجێ دێڵێت و چی دیکە لەگەڵ ئێمە نامێنێتەوە مامۆساڵکە و دەستی کردۆ بە گریان پێکەنێ بۆی دیار نەبێ گریانەکەی من مەخەب گریان ئەو بەشدار بۆی کە چی دیکە لە پرۆگرامی کوردستان ستار بەداخەوە لەگەڵمان نابێت بەڵام لە داهاتوو ئەمێنینەوە ئێمە بەیەکەوە خێزانێکی جوانمان دروست کردووە هاوڕێ و ئەزیزی یەکین دینا تۆزێک پێ بکەنە وەڵام من بێتاقەتم زۆر دڵم زۆر خێرا لێدات کاک محەممەد جەمیلە و ناومان پێ بڵێ وەڵڵا من زۆر سترێسم هیوادارم بەداخەوە ئەمن زەمبم نییە بە خودای ئەو بەشدار بووی کە پرۆگرام جێدەهێڵێت کەس بە قسەی منی نەکرد چوونی جیاوازی لیژنا بووە بێگومان هەر لیژنێک هەر کەسێک هەر مامۆستایەک دەنمرەی لەلایە کۆی گشتی دەکاتە 50 نمرە و ئەو بەشدار بووی کە کەمترین نمرەی بەدەستێناوە بەڵێ هیوادارین بەردەوام بێت هیوادارین کوردستان ستار بکاتە دەستپێکی کارە هونەریەکانی پێم خۆشە چەپڵەیەکی زۆر زۆر قایم لێ بدەن بۆ بەشداربووی کە بەداخەوە بەجێمان ماڵاوایمان لێکات بەڵێ کوردستان بەدرخان بەداخەوە کوردستان بەدرخان لێرەوە بەجێمان دەهێڵێت بەڵام کاروانی کوردستان لە ئێمە دەست پێ دەکات کوردستان من دڵم لەسەر هەزار لێیە کوردستان هادێ هادێ ئەڵێ زۆر سپاس یەک چەپڵەی تری بۆ لێن مادام هادێ ئاوا پەیامی خۆت کوردستان بۆ کوردستان ستار بۆ ئەو کەسانەی کە هەواداری دەنگی تۆن بۆ ئەو بینەرە خۆشەویستانەی کە ئێستا دەمان بینن وەکو وتم زۆر سپاسی کوردستان ستارەکەم کە ئەو ڕێگای بۆ کردمەوە بگەم بە خەونی خۆم
کە چەندها ساڵە چاوەڕێ بووم نەم دەتوانی بگەم بەو خەونەی خۆم کوردستان ستا ڕێگایەکی زۆر باشی بۆ کردمەوە هەم بۆ بەیادگاریەکی زۆر جوان هەم ڕێگای بۆ کردمەوە زۆر سپاسی کوردستان ستارەکەم سەرکەوتوبی کوردستان بێگومان زۆر خەمبارین دینا کوردستان ئەمڕۆ زۆر بە جوانی بەرهەمەکانی پێشکەش کرد هەر یەکە لە کاک عەدنان و کاک فەرهاد بچنەتە نیژێک بەڵام پێویست ناکە بەس بچنەتە نیژێک وەرە لای من کوردستان وەرە لای من باشە دوو بەشدار بۆکەی تر هەردووکیان ناویان لای منە و من ئەبێ ڕای بگەێنم کە کامیان سەرەکەوێت بۆ قۆناغی کۆتایی کە فیناڵی پرۆگرامە هەردووک بەشدار بوو زۆر باش هاتن هەردووکیان بەگڕوتین هەردووکیان دەنگخۆش چوار قۆناغ چوار جار شەڕی بردنەوەیان کرد چوار جار دوو پاتیان کردەوە کە ئەوان باشترینن و هەروەها بوونەتە یەکێک لە ئەندامانی ئەو خێزانەی کە کوردستان ستار ئەمساڵ کۆی کردەوە لە خۆی ئێستا ئەمەوێ پێش ئەوەی پێیان بڵێم کێتان یەکتری بەجێ ئەهێڵن بێگومان بەڵام ئەمەوێ پێش ئەوە بە عەدنان بڵێم عەدنان ئەگەر فەرهاد دەرچوو چی پێڵێ دەستخۆشی لێکە باشە ئەی ئەگەر ئەو دەرچوو چی پێڵەی فەرهاد والله عدنان ئێکشوان برایە و برای دەف من عزیز ئێکشوان دەنگۆیە و دەنگێت خۆش بۆ من و دلێ من جا ئەوە پرۆگرامە یان ئەسیان عدنان و گەلێک سپاس عزیز دڵتان بۆ ئەوە لێ ئەدا کە کێ سەرکەوێ منیش وەک ئێوەم و دوا بڕیاری لێژنا کە ڕەئیان داوە لەسەر ئەو بەشدار بووی بگاتە قۆناغی داهاتوو ئەوە بووە کە بەڵێ پاشکەمێکی دیکە هاوکارم دینا ناوی ئەو بەشدار بۆ دەخوێنێتەوە کە سەر دەکەوێت بەشدار بۆکەی تر بەشدار بۆکەی دیکە ماڵاواییمان لێ دەکات دوو دەنجی زۆر بەهەیە سەریەکە لە فەرهاد و عەدنان دوو دەنگی چیایی کوردانە لە قۆناغەکانی ڕابردوو دینا بەرهەمی زۆر جوانیان پێشکەش کردین بەڵێ منیش تا ئێستا چاوەڕێی دەرەنجامم بڵێ ئەو بەشدار بۆی کە خۆی گەیاندا قۆناغی داهاتووی کوردستان ستار بە چەپڵێکی ئەوە فەرهاد پیرۆزە لە کاک فەرهاد سەرکەوتووبی و بەداخەوە بۆ عەدنان تەیموور دینا کە نەیتوانی سەرکەوتوو بێت بەڵام عەدنان وەکو مامۆستا کەوزایر ئاماژەی پێکرد ئێستا هونەرمەندێکی پێرفێکتە ستارێکی ڕێکوپێکە هیوادارین بەردەوام بێت و کاروانی هونەری نەوەستێت و بێگومان ئەم شەویش مەوعیدت لەگەڵ مامۆستا کەوزایر هەیە بەرهەمەکەت تۆمار دەکەی دەبێت سوپاسیەکی دەستپێکی بۆ سەرۆکی لەژنەی مامۆستا هەرکەتی و کەم ئەس زۆر نەخۆش بۆ مەڤرۆ بە سیارەی خۆی هاتیە من برمە خەستەی چەپڵێک بۆ مامۆستا هەڵکەوت سپاس بۆ هەڵۆستە جوانەی مامۆستا هەڵکەوت مامۆستا مامۆستای هەمومانە برای هەمومانە هەمیشە پشت و پەنامان بووە زۆر سپاس زۆر سپاس مامۆستا جان و وەکی دیژی دەستخۆشی برای خۆت کەم هەر برای منێ مازنە ئەو سەرکەتی هەچەکوا سەرکەتی تۆش سەرکەوتووی بێگومان هەستە جوانەی عەدنان عەدنانێکێک بووە لە بەشدار بووە هەرە باشەکان فەرهاد چیت هەیە فەرهاد بۆ عەدنان و بۆ کوردستان وڵا بۆ عەدنانی بۆ کوردستانێ ئەویت کەم سەرکەفتی بم بەس بۆ عەدنانی پێم نەخۆش بۆ ڕاستی
چونکو امی که شوان کسا بین کو پیک وش دور رو دهو که تاتین و پیک وش چونت ایک غرفه و سر تخت اکید نوستین بس با پروگرام یهوسایه و وید ایک مینیتن باشە شتێکمان پێشکەشکە دڵمان خۆشکە هەریش ناکە دڵمان توندا تۆ دڵت بۆ ئەدنانە سوتێ منیش دڵم بۆ کوردستانە سوتێ بۆیە شتێکمان پێشکەشکە منیش دڵم بە هەردووچیانە ئەرێوەڵا شتێکمان کاک فەرهاد پێشکەشکە بە بۆنێەوەی کە سەرکەوتی بۆ فیناڵی پرۆگرام فەرموو والله نظام افتشتا ماش کتا برسینگی من نزایندی چی بیجیم شتێک هەندێک خۆش بیدا لەگەڵ تو هەندێک دڵمان بکرێتەوە هاكنا من يمانه وبرخا من يمانه هاكنا من يمانه برخا من يمانه دان سر منو كيني دان بورين زمانه دان سر منو كيني دان بورين زمانه هاكني وصنابه شوري وصنابه هاكني وصنابه برخه وصنابه حال سر منو یاره داد بورین زمانه سەرکەوتوبی ئێوە پیرۆزبایی لێک بکەن و سپاس بۆی کە لەگەڵمان بوون عفوا من بتشتكي ديجي بيجي باشە سلام و رز بو كردستان تيفي كوماندي بوناند گلمند گل ستاف كردستان تيفي چی حتی گهیتاره ببری سپاسدار ممنون خدمتان گلم سپاس بۆ تۆ سپاس بۆ تۆ فەراد و پیرۆزە ئێوە پیرۆزبایی لێک بکەن دینا زۆ سپاس وە کۆڵقەکانی ڕابردووە شاوکارێکی باشم بووی زۆر سپاس یەکەمین ئەڵقەی قۆناغی چوارەمی کوردستان ستار کۆتایە تا ئەڵقەی داهاتوو خواتان لەگەڵ ماڵتان ناوە